وإنا إليه راجعون. لا قەزای حاجیاوە هاوسۆزی و برایەتی تەنیا دروشم نییە، بەڵکو نەریتێکی دێرین و زیندوی کۆمەڵایەتی و ئاینیە. لەگەڵ کۆچی دوایی هەر هاوڵاتیەک لە سنوورەکەدا سەرجەم چین و توێژەکان بێ جیاوازی هەژار بێت یا دەوڵەمەند بەلێشا و بەشداری لە نوێژی مردوو بە خاکسپاردنیدا دەکەن، تەنانەت ئەگەر پێشتریش کۆچ کردووەکەیان نەناسی بێت. ئەم ئامادەبوونەی گەرمەی هاوڵاتیان وەک ئەرکێکی مرۆیی و ئاینی کەمێک لە خەمی قورسی خاوەن مردووەکان کەم دەکاتەوە. ڕسمانەدا کە تووشی کۆمەڵگەی ئێمە دەبێتەوە هەر لە سەرتاوە هاوکاری یەکتری دەکەن بەتەنگ یەکترەوە دەچن و چاوەزی ناکەن لێ نەما فەقیر و دۆڵەمەند خەڵکێکی کۆمەڵایەتی زۆر بەتەنگ یەکترەوەن هاوکاری یەکتری دەکەن شاوازی هەڕوودا بکڕوو بدە هەمویان خەمخۆری یەکتری هەمویان خۆیان بەخاون پرۆسەکە دەزانن. یارە کۆمەڵگەی ئازیا کۆمەڵگەیەکی تا ڕادێک عەشایریشە بڵێن دابوونەریتیشی زۆر جوانی هەیە لە مەراسیمەکاندا بەگشتی هەرکە ینی کارەساتێک ڕوو دەدا خەڵکەکە بەگشتی ڕوو لە ماڵی ئەو بنەماڵی ئەو کارەسات بارە دەکات لە ڕووی ئەوە هیچ ئەوە چینە بڵێن هیچ فەرق و جوداییەکی نییە، هیچ پێکاتێک تێدا جودا نەکراوەتەوە بڵێن ئەوە ڕەشپێستە ئەوە سویپێستە ئەوە دەوڵەمەندە ئەوە فەقیرە لێرە لە کۆمەڵگەی حاجیاوە ینی شتیوە ئاپۆڕایی وا دروست بووە لەو قەبرستانەیە لە هیچ شوێنی شکەوان نییە. مامۆستایانی ئاینیش ئاماژە بە بەها و گەورەی ئەم نەریتە جوانەی خەڵکی حاجیاوا دەکەن لە ڕوانگەی شەرعەوە و جەخت دەکەنەوە کە بەشداریکردنی لە بەڕێکردنی تەرم و دڵنەواییکردنی خاوەن مردوو پاداشت و خێرێکی بێپایانی لای پەروەردگار هەیە. ئەمە نەریتێکی لە مێژینەی خەڵکی حاجیاوایە لە ساڵی 1970ەوە کە حاجیاوا دروست بووە هەر لەو کاتەوە ئەم نەریتە جوانە لە ناو حاجیاوادا هەیە و ڕەنجی داوەتەوانێ. خەڵکی حاجیاوا خەڵکێکی زۆر ئەلحەمدولیلا مولتەزیم و ڕێک و پێک وە خەڵکێکی زۆر منسەجیمن لەگەڵ یەکترە، خەڵکێکن بە حەقەت یەکتریان خۆش دەوێت و بەیەکەوە زۆر تەبان و لە کێشە و مەشاکیلی یەکتریدا بەشداری دەکەن، لە پرسە و لە ناڕەحەتیەکانی یەکترا بەشداری دەکەن. پێغەمبەری ئازمان دەفەرمێ دوو قیراتی بۆ دەنووسرێ، ئەم دوو قیراتە بەقەت چێوی ئوحود وەکو چێوە ڕەش زێڕ و زەبەری بۆ دەنووسرێ بۆ قیامەت، یعنی کە قیامەت چۆنە پێویستیمان زۆر بە پاداش هەیە، بە پاداشتی گەورە هەیە، یعنی بەشداریکردن لە ئەمەدا ینی ئەم پاداشتە گەورانەی پێوەیە. بۆیە مامۆستایانی ئاینیش کەم تەرخەمیان نەکردووە لە گەیاندنی ئەم پەیامە بەم جۆرە و خەڵکیش لەخوا بەزیاد بێ بە گوێیەکی باش و بە عەقڵێکی باش بە دڵێکی گەورەوە ئەم قەناعەتەی وەرگرتووە، بۆیە زیاتر پێم وا بێ بەشداریشی گەرم و گوڕی ئاوا دەکەن. ئەم بەها جوانەی هاوخەمی لە سەرەتای دروستبوونی حاجیاواوە تاوەکو ئەمڕۆ وەک میراتێکی پڕ لە میهرەبانی ماوەتەوە، خەڵکی ناوچەکە لێ کاتدا وەک ئەرکێکی ئاینی و کۆمەڵایەتیش لە پاڵ خاوەن مردووەکاندا دەمێننەوە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، قەزای حاجیاوە.